سڵاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەی ژینۆی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم. لاڵقەی ئەم جارەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە مافەداراییەکانی خانەنشین لە یاسای خانەنشینی عێراقیدا. بێگومان لە ماوەی ڕابردوودا بڕیاری خانەنشینکردنی لەدایک بۆوانی ساڵانی 62 63 64 بەکاملی درا و 65 بە پێی ماڵەکانی خزمەتکردن خانەنشین دەکرێن. پرسیاری گرنگەوەی ئایا ئەم یاسایە لە ڕووی داراییەوە چی بۆ خانەنشینان دەستە بەردەکات؟ شایستە دارایەکانی ئەوەی کە پێ ئەوترێ ئیکرامیە چۆنە و چەند وەردەگرێت؟ مۆڵەتی کۆکراوە چۆن ئەژمار ئەکرێ؟ ئەو کەسانی کە ساڵانی خزمەتیان لە 15 ساڵ کەمترە چۆن سوودمەند دەبن لەم یاسایە و لە ڕووی داراییەوە چ مافێکیان پێ ڕەوا ئەبینێ؟ ئەمانە و گەلێک پرسیتر کە پەیوەستە بە مافەدارایەکانی خانەنشینەوە. گفتوگۆکەم لەگەڵ دوو میوانی بەڕێزم بەڕێز کاک عەبدولقادر ساڵح شارەزای یاسایی زۆر بەخێر بن، بەڕێز سرود شاخستانی شارەزای یاسای نێودەوڵەتی. سڵاو لە بەڕێستان کاک سرود و خۆشحاڵم کە میوانی بەرنامەکەمانی. کاک عەبدولقادر دەمەوێت دەست پێ بکەم سەبارەت بەوەی کە زۆر باس لەوە دەکرێت کە ئەم یاسایە تا ئەندازەیەکی ئێجگار زۆر دادپەروەری پاراستووە و مەبدەئی یەکسانی لە بینی فەرمانبەرانی دەوڵەتە جێبەجێ کردووە. سەرتا بێ بپرسم ئەم دادپەروەریە لە چیە ڕەنگی داوەتەوە لە مافی دارایی خانەنشینە؟ باستانەکەم طبعا ئەم یاسا ئەتوانم بڵێم قستێکی زۆر باش زۆر گەورە لە دادپەروەری بەدیهێناوە لە چەند ڕوویەکەوە. یەکێک لەو ڕوانە بریتە لە تەفاوتی نێوان چین و توێژەکانی کۆمەڵگای کەم کردوێتەوە. جاران ئەگەر سەرنج بی مەسەلەن ئەندامانی پەرلەمانی یاسایەکیان هەبوو تایبەت بە خۆیان، ئەنجومەنی وەزیرانی یاسایەکی بوو بە تەقاعودی، مەسەلەن ئەندامانی پلە تایبەت بڵێم مۆزەفینی پلە تایبەتی تر لە بریکاری وەزارەت بەرەو خوارەوە پارێزگاروانە مەسەلەن یاسایەکی خۆیانیان هەبوو و مۆزەفی ئاساییش یاسایەکی هەبوو. بۆیە مشەڕع لێرە هەوڵیاوە هەموو ئەو جیاوازی کە هەیە و ئەو یاسا تایبەتانی کە هەیە هەموو ئەمانەی لا بردووە تەوحیدی کردوون لە یەک یاسای موحەدا وەکو موچە. بۆی ئەگەر سەرنجبەی لە قانونی تەقاعودی موحەدا دەقێک هاتوواڵێ لە دەرەوەی ئەم یاسایە ڕێگە نادرێ هیچ یاسایەکی تری تەقاعودی هەبێت کە بڕیار لە حقوقی تەقاعودی بدا یان تەنانە بڕیار لە سنی قانونی بدا جگە لە دوو یاسانە بێت کە ئیسیتنای بۆ سنەکە کردووە. کەواتە بەپێی ئەم یاسایە پەرلەمانتار لە کوردستانە وەزیر بەڕێوەبەری گشتی خاوەن پلەکان کە پێشتر پێیان دەگوترا پلەی تایبەت ملکەت چەند بۆ هەمان ئەم یاسایە بێگومان بە هەمان ئەم یاسایە ئەبێ بە گوێرەی ئەم یاسایە موچیان بۆ ڕێک بخرێتەوە جارێکی تر بە گوێرەی ئەو پێوەری کە هاتووە و بۆ فەرمانبەر یاسا موچەکەی پێدیاریەکرێ بە هەمان شێوە موچەی مەسەلەن ئەندامی پەرلەمان وەزیر هەتا خوارەوە ئەوانەی کە مەڵین موچە وەرەگرن و پێشتر بە یاسایەکی جیاواز هەبووە هەموو ئەوانەی خازع بنەوە بۆ ئەم یاسا و بۆ ئەو پێوەرەی کە نەک لە هەرێمی کوردستانە بەڵکو لە عێراقیشا بەگشتی. پەرلەمانتارێک چەند وەرەگرێ بەپێی ئەو یاسایە؟ پەرلەمانتارەکە بە گوێرەی ئەوە تەوان بڵین سەقفی ئەدنای موچەکان بڵین خازع بێتەوە بۆ قانونەکە بێ لە 15 ساڵ کەمتر خزمەتی نەبێ واتەکە لە 5 ساڵ کەمتر خزمەتی بوو خازع نابێ بۆ ئەم قانونە لەبەرەوەی ئەم قانونە کاتێک کە باز لە موچەی تەقاعودیەکەین باز لە ئەوەکە نەبێ سەقفی ئەدنای خزمەتەکە لە 5 ساڵ کەمتر نەبێ. بۆیە بڵین لەوە چێ پێشتر لە هەرێمی کوردستانە مەسەرەن فەرمان یاسای چاکزازی خوتوویەکی پێ هەڵگرت سەقفێکی دانا بۆ 15 ساڵی لەوە بەشێکی زۆر معالەجات کرا بەهێنانەوەی خزمەت و بابەتانە بۆیە هەوڵیاندا خۆیان بگونجێن لەگەڵ 5 ساڵەکە بەشێکی کەم ماوەتەوە لەوانی کە 15 ساڵیان نییە. ئەمانە بەڕاستی ئەگەر ئێمە بە گوێرەی دەقی سەریحی قانونەکە مامەڵیان لەگەڵا بکەین نابێ موچەی تەقاعودیان پێ بدرێت. کاک عەبدولقادر بێگومان ئەمە پرسێکی گرنگە و بەشێک لە هەوڵاتیان ئەمەیان لا ڕوون نییە. فەرمانبەرێک کە ساڵی خزمەتی کەمترە لە 15 ساڵ نەگەتە 15 ساڵ 14 هەیە 13 هەیە 10 ساڵە لە وەزیفەی گشتیای داوا دەکات. چارەنووسی ئەمە چیە بێت؟ ئەمە چ مافێکی دارایی دەکا؟ من بە پێویستی زانم پێشەوە گەر یەک لەحزەیەک مەجای کورت هەبێ تەوان ئەم یاسا کۆمەڵێک حقوقی مالی داوە ئەتوانین لە حەوت حەقا کۆی بکەینەوە مقابل بە دوو حەقە لە پێقانونەکەی پێشوا هەبووە کە ئەمە جۆرێک لە عەدالەتە چونکە ئەمیش بامان شێوە کۆمەڵی معالەجاتی کردووە بۆ من نمونێکی بەسیط پێڵ دوای وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەدەمەوە. پێشتر ئەگەر بێت و فەرمانبەرێک لە کاتی وەزیفا تووشی پێکانی کار ببوایە ئیتر ئایا مەسەلەن لە
وەزارەتی کارەبایە بەهۆی تەزوی کارەباوە یان لە مەسەن لە شارەوانیان لە شوێنێکی کەی و طبیعەتی ئیشەکەی بەهۆی ئەوەوە تووشی پێکان ئەبێ ئەگەر وەفاتیشی بکردا هەروەکو فەرمانبەرێکی ئاسایی مامەڵەی لەگەڵاکەوە وەفاتی کردێ بە ئاسایی واتە پێکانی کارەکەی هیچ کاریگەری نەبوو لەوەی ئیمتیازێکی جیاوازتری باتێ لەوەی کە مەسەلەن کە بە ئاسایی وەفاتی کردو یان ئەگەر فەرمانبەرێک تووشی کەمەندامی ببوایە لە ناوەزیفە هیچ ئیمتیاز و هینێکی نەبوو مقابل بۆ فەرمانبەری کە تەقاعود دەکرێت ئەم یاسە تەنانەت هات ئەمانەشی معالەجە کرد ڕێشی خستەوە تەنانەت لەو تعریفەی کە بۆ پێکانی کار کراوەڵێ گەر موەزەفێک بڕوا بۆ دائیرەکەی لە ڕێگا تووشی پێکان دواتە تووشی کارەساتی ئۆتۆمبیل ببێ تووشی ڕووداوی هاتچۆ ببێ هەر بە پێکانی کار حسابە لە ڕێگەی ڕۆشتنی بۆ دایرەوە لە ڕێگەی گەڕانەوەشی بۆ دایرە چونکە بەزمنی کاری وەزیفی دانراوە قەزم چییە؟ قەزم ئەمە زۆر بە وردی هاتو کۆمەڵی معالەجاتی جەزری کردووە بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە شتێکمانێ پێوترێ موچەی تەقاعودی موچەی تەقاعودی بەچی ئەدرێ بەو کەسانە ئەدرێ کە موچیان لەسەر و 15 ساڵە واتە خزمەتیان لەسەر و 15 ساڵەوەی کەواتە وەکو نظامی عام هەر مۆزەفێک کاتێک کە تەقاعود دەبێ ئەگەر 15 ساڵی نەبوو شتێکی پێ نادری پێبووترێ موچەی تەقاعودی چکە موچەی تەقاعودی بریتێ لەو موچەی مانگانە فەرمانبەرەکە وەری ئەگرێ و ئەم موچە کۆمەڵێک ئاسەواری لەیەکەوێتەوە یان کۆمەڵێک امتیازاتی هەیە چۆن ئەم موچە قابلی ئەوەیە کە بڕوانامەی بڵێ دەرماڵی بڕوانامە و دەرماڵی بژێویشی بۆ ئیزافەکرێت باشە ئەم موچە لە پاش وەفاتی کەسەکە نقڵە بێ بۆ ئەو کەسانی کە مستحقن بەڵام بەدیلی ئەمە کە لە خوار 15 ساڵی ئەم امتیازەی نییە بۆیە کاتێکە باشە کاتێک کەواتە ئەوات لە مەرحەلەی یەکەما کەواتە ئێمە یەکێک لە امتیاز و مافەدارایەکانی کە قانونی تەقاعودی موحەد ئەیدا بە مۆزەفێک بریتێ لە موچەی تەقاعودی مەرجە موچەی تەقاعودی بۆ کەسێ بێ کە 5 ساڵ خزمەتی هەبێت باش ئەوانی کە لە 5 ساڵ خزمەتیان کەمترە ئەبن بە دوو فی ئەو ئەمانیش فی ئەی یەکەمیان بریتین لەو کەسانەی کە بڕی بڕاوە یان مەبلەغی مەقتوع ئەیگرێتەوە چۆن ئێمە بە پێی قانونەکە ئەڵێ گەرات و مۆزەفێکمان هەبوو 10 ساڵ زیاتر خزمەتی هەبوو بەڵام 15 ساڵ کەمتر خزمەتی هەبوو بەڵام بە تەمەن تەقاعود دەبوو بێ ئاگامە لە مستەلاح هەبێت واتە کەسەکە نەیەتوانی لە وەزیفە بمێنێتەوە 5 ساڵەکە تەواو بکە بۆ نمونە مۆزەفێکمان هەیە تەعین بۆ ئێستا ئیحالەی تەقاعودی ئەکرێ 14 ساڵ خزمەتی هەیە ناتوانێت بمێنێتەوە لە وەزیفە ئەم جۆرە مۆزەفانە بە پێی قانونەکە ئیختیاریان پێ ئەدرێ لە بینی دوو ئیختیارە دوو چانسە چانسی یەکەمیان ئەوەیە یان برێکیان پێ ئەدرێ پێ ئەدرێ مکافەئی تەقاعودی ئەم مکافەئی تەقاعودی بۆ ئەم مۆزەفانە ئەکرێ یەک جار ئەدرێ چۆنە بڵێ عملیەکەی چۆنە بۆی بینەران بەرچاویان ڕوون بێ مکافەئی تەقاعودی کاتێک ئەدرێ بە مۆزەفێک عملی احتیسابەکەی چۆنە ئاخر موچەی وەزیفی کەوەری گرتواتە موچەی بنەڕەتی کە پێی تەقاعود بووە لێکدانی دوو ئەکرێ و لێکدانی ساڵانی خزمەتەکرێ بۆ نمونە ئەگەر مۆزەفێکمان هەبێ موچەی ئیسمیەکەی 362,000 دینار بێ لێکدانی دوو ئەکرێ لێکدانی ساڵانی خزمەت یەکری ئەگەر 13 ساڵی هەبوو ئەم مۆزەفە بۆ یەکجار 9,413,000 دینار وەرەگرێ و ئیتر کۆتایی پێدام ئەمە یەکجار ئەم مشەڕێ ئەڵێ ئەم مۆزەفە ئەتوانێ چانسی هەیە یان ئەم مکافە وەرەگرێ یاخود مەبلەغێکی مەقتوع وەرەگرێ بۆ یەکجار ئەم چانسەی پێ ئەدری ئەڵێ اختیار بکە لە بینی و دوانە واتە گەر ئەم مۆزەفە پارەکەی وەرگرت و ڕۆشتەوە ماڵەوە ناتوانێت بێ بڵێ من ئەمەم ناوێ وەڵام من مەبلەغە مەقتوع ئەگەر پارە مەقتوعەکەی بێمانانە ئەگەر پارە مەقتوعەکەی وەرگرت ئەگەر پارە مەقتوعەکەی وەرگرت ئەگەر 10 ساڵی هەبوو بە مەقتوعی تا ماوە لە ژیانیا 150,000 وەرەگرێت ئەگەر 11 ساڵی هەبوو 200,000 وەرەگرێت ئەگەر 12 ساڵی هەبوو 250,000 وەرەگرێت ئەگەر 13 ساڵی هەبوو 300,000 دینار وەرەگرێ ئەگەر 14 ساڵی هەبوو 350,000 دینار وەرەگرێ ئەم مەبلەغە مەقتوعە پێی ناوترێ موچەی تەقاعودی و نەقلیش نابێ بۆ وەرەسە واتە ئەگەر ئەم کەسە ئەگەر بێت و وەفاتی کرد ئەگەر کەسێکی تر هەبێ مستحق بێ قانونن ئەو مافە وەرگری ئەم مافەی بۆ نەقڵ نابێت بەڵام مکافەئی تەقاعودیەکە مطلق هاتووە واتە ئەم مەبلەغی مەقتوعە بۆ کەسێکە لە 10 ساڵ خزمەتی زیاتر بێ لە 15 کەمتر بەڵام مکافەئی تەقاعودی ئەو مۆزەفەی کە تەقاعود بێ 3 ساڵی بێ 4 ساڵی بێ 5 ساڵی بۆ عملی کە عەرزی جەنابتم کرد مکافەکەی بۆ حساب زۆر سپاس کاکسر و سڵاو دەبێ و دێمە لای بەڕێستان هەمان و پرسیارەکەمەوە کە لە کاک عەبدولقادرم کرد ئەوەی کە زۆر باس لەوە دەکرێت ئەم یاسایەکی دادپەروەرە و دادپەروەری لە بینی فەرمانبەرانی دەوڵەت بە پلە جیاوازەکانیەوە بەدیهێناوە
حەزەکەم لە تۆ بپرسم بەلای تۆوە خاڵی بەهێزی دادپەروەری ناو ئەم یاسایەت چییە و چۆن لی ئەڕوانیت؟ زۆر سپاس کا گومێدەم کاتتان باش بەخیراتنی میوانە بە ڕێزەکەت دەکەم دەستخۆش بێ بۆ و بابەتی هەڵبژاردووە بێگومان ئەمە پەیوەندی بە توێژێکی گرنگ و کاریگەری کۆمەلگای ئێمەوە هەیە کە ئەو توێژە خاوەن ئەزمون و ساڵانێکی خزمەتی زۆرن. دەربارەی پرسیارەکەت من حەزم لێ بوو پێش ئەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت ئاماژە بە حاڵەتێک بدەم کە لە قانوندا گرنگی پێدراوە دوو حاڵەتەیە کە باز دەکرێتیان مەسەلەی فقی قانونیمان هەیە و فقی واقعیشمان هەیە. ئەوەی بەڕێز کاک عەبدولقادر میوانە بەڕێزەکەت باسی کرد لە ڕووی فقی قانونیەوە هاوڕام لەگەڵی زۆر تەواوە زۆرێک لە عەدالەتی باش کراوە لە سەرجەم ئەو کەسانێک کە خزمەتیان بە کەرتی گشتی کردووە و لە هەمان کاتیشدا لە فقی واقعی کۆمەڵێک سەرنج و تێبینی لەسەر ئەو هەموارکردنەوە هەیە بە تایبەتی لەسەر ئەوەی کە یعنی لە عێراقا بە شێوەیەکی گشتی کێشەی هەیە و لە هەرێمی کوردستان ئەو کێشانە ڕەنگە زیاتر بن بەوەی کە ئێمە بەپێی ئەو هەموارێکە کراوە لە 63 ساڵی بۆ 6 ساڵ جارێکیکە پەرلەمانی عێراقی و ئەنجومەی نوێنەرانی عێراق دەیەوێت بیگەڕێنێتەوە دۆخی جارانی خۆی لە هەندێک ڕۆوە ئەمە شەر خۆی لە خۆیدا پرسیارەکە ئەوەیە دیارە لە ڕووی فقی واقعیەوە ئەو هەموارکردنەوەیە نەیتوانیوە شوێنی شیاوی خۆی بگرێ لە هەمان کاتدا خۆتان دەزانن گفتوگۆی زۆر لەسەرەوە هەیە کە تەبەقەیەکی گرنگ کە خاوەن ئەزمون و کەفاعەت و تەکنۆکراتی باش لە بەپێی ئەو یاسایە لەو هاوچێشەیە دەچێتە دەرێک کە پێی دەڵێن هاوچێشەی گشتی و پەیوەندیدار بە خزمەتکردنی کۆمەلگاوە ئەمە وای کردووە کە سەرنجەکان بە هەند وەربگیرێن و ئەگەر ئەم حاڵەتە بۆ عێراق بە شێوەیەکی گشتی کەم و کوڕی بێ لە ڕووی فقی واقعیەوە باز دەکەم نەک فقی قانونی ئەمە ڕەنگە بۆ هەرێمی کوردستان دووسێ جار جێگای گرفت و تێڕامان بێ دەربارەی ئەوەی کە چۆن ئەو یاسایە با بڵێن دەتوانێت لە مەیدانی بەڵێ قسەکەت مقاتعات ناکەم ئەگەڕێمە وڵات ئێستا بەڵام هەر بۆ تەئیدی ئەو قسەی بەڕێستانە یەکێک لەو شتانی لەم یاسایە وەکو ڕخنێک تەماشاکرێ ئەویشەوەیە هەندێک فئە بۆ نمونە ئەوانەی کە لە زانکۆکان هەڵگری نازداوی پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاگەدەرن پێشتر تەمەنی خزمەتکردنیان 70 ساڵ بوو ئێستا کەم کراوەتەوە بۆ 63 ساڵ لە کاتێکا بۆ وەرگرتنی لە قەبی پرۆفیسۆری ساڵانێکی زۆر لە تەمەنت دەوێت اینجا دەتوانیت بگەی بە و لە قەبە بەپێی ئەو سیستەمای کە لە ناو خوێندنی باڵا و لە ناو سلکی ئەکادیمیا پەیڕەوەکرێ کاتێکا گاتە تەمەنێک ئیتر ئەوەندەی نامێنێ بگاتە 63 ساڵەکە و تەقاوت بێ و سوود لە کەفاعەتی ئەم چینەوە ناگیرێ ئەمە یەکێکە لەو شتانەی کە لەو یاسایە ڕخنەی لێگیرێ. بێگومان ئەوە یەکێک لەو بابەتانەیە بابەتێکی گرنگیشە و ناکرێت حیسابی بۆ نەکرێت لەبەرەوەی نەکەر لە مەسلەی زانکۆیە کە مامۆستا ئوستازێکی زانکۆ دوای ئەزمونێکی زۆر کە کۆمەلگا پێویستی بە ئەزمونەکانی ئەوە بە تایبەتی لە تەمەنێکا کە تەواو پڕ دەبێت لە ئەزمون و لە ئامادەیی تێدایە بۆی خزمەتەکانی پێشکەشی کۆمەلگا بکە ڕەنگە لە مەجای تەندروستی هەروە بێ ئەو سلکانەی کە ڕاستە خۆ پەیوەندیان بە خزمەتکردنی کۆمەلگاوە هەیە بێگومان ئەوە یەکێک لەو پرسیارانەیە کە بەڕێز باس کرد ڕوبەڕووی ئەو هەموارکردنە دەبێتەوە لە حالەتێکی دیکەدا من پێم وایە یعنی ئەوەی کە خوێندنەوەم بۆی کرد یەکێک لە ئامانجەکانی تعدیلکردنی ئەو قانونە ئەوە بووە کە شەریحەیەکی دیکە هەیە کە گەنجان و ئەو توێژانێکە لە زانکۆ پەیمانگاکان با بڵێن تەخەڕوجیان کردو بۆی شوێنیان بێتەوە بەردەوام لە کەرتی گشتیدا ئەمە یەکێک ڕەنگە لە ئامانجەکانی تعدیلکردنی ئەو قانونە ئەگەرچی هەموو ئامانجەکە نییە بەڵام ئێستا تێڕوانین لەسەرەوەش ئەوەش بەڕاستی چارەسەر نییە چونکە یەکێک لە ئامارەکانەوەیە کە زیاتر لە 9 ملیۆن گەنج لە عێراقا لە بەتاڵەدا دەژیە و گریمان ئەو توێژەی کە بەپێی تعدیلی قانونەکە شوێنەکانی خۆیان بەجێ دێڵن و ئەو شوێنە فەراغ دروست دەکات بەوەی توێژێکی دیکە بێ گەنجانی
تازە پێگەیشت و بێن شوێنی ئەوان بگرنەوە ئەوە شەر پرسیارێکی تر لە دوای ئەو پرسیارە دروست دەکە ئایا بەڕاستی ئەو توێژەی کە دێ شوێنی ئەوانە بگرێتەوە چەند دەتوانێت مەسەرەن چەند سوودی لە ئەزمون وەرگرتووە و چەند پێشتر حکومڕانانی ئەو وڵاتە چەند توانیویانە ئاوێتەی ئەزمموی ئەو کەسانە بکەن کە خانەنشین دەبن و لەگەڵ ئەوانەی کە دێنە شوێنیان بێگومان ئەوە شار بەپێی هەموو ئاماژەکانەوەی کە نەتواندراوە ئەو کۆنتاکتە بکرێ ئەمەش خەلەل و گرفتێکە کە لە ئایندەدا ڕەنگە ڕوبەڕووی ئەو تعدیلکردنە بێتەوە کاتێک دێتە سەرمەیدانی خاڵێکی دیکە کاگومێت من حەزم لێ بوو ئاماژەی پێ بدەم بەڵێ فەرموو بەڵێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی خانەنشینان حەزم لێ ئەو خاڵە باسکەم ڕەنگە لە وڵاتێکی پێشکەوت و کاتێک کە یەکێک خەبەری ئەوەی دەدرێتە کە خانەنشین دەبێ ڕەنگە زۆر خۆشحاڵ بێ بە خۆشحاڵیەوە ئەو هەواڵە وەرگێ بەڵام لە کۆمەلگای ئێمەدا هەمیشە کەسانەی بە شێوەیەکی گشتی کە پێیان دەڵێن خانەنشین دەبی ترسی لێغاڵب دەبێ و زۆرێک لە ناومێدی توش دەبێ بە تایبەتی لە کوردستانی خۆمان لە هەرێمی کوردستان بەوەی کە ئایندەی خۆی لێ بزر دەبێ لە جیاتی ئەوەی کە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دەرونیشەوە ڕەنگە کاریگەریی خراپ بکەوێتە سەری ئەویش نەتیجەی ئەو حکومڕانیە ناتەندروستەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا حکومڕانان لە هەرێمی کوردستان کردویانە بە تایبەتی و لە عێراقیش بەگشتی بەڵام کاک سرود یەکێک لە باشەکانی یان خاڵی هەرە باشی ئەم قانونە ئەوەیەکە جۆرێک لە یەکسانی جۆرێک لە دادپەروەری لە بینی سلکە جیاوازەکانی حکوومەت پێکێناوە فەرمانبەرێکی ئاسایی بە هەر پلێک لە ناو سیستمی وەزیفی حکومیە خانەنشین دەبێ وەک چۆن وەزیرێکیش بەمە خانەنشین دەبێ وەک چۆن پەرلەمانتارێک و بەڕێوەبەرێکی گشتیش خانەنشین دەبێ ئێمە پێشتر زانین لە کوردستان و لە عێراقا پێشتر خانەنشینی ئەو پلانە چەند زۆر بوو چەند موچەیەکی قەبەیان تاکۆتایی مردن تاکۆتایی ژیان لەسەر بودجێ گشتی وەدەگرێت بەڵام ئێستا هەمویان ملکەچن بۆ هەمان یاسا ئەمە نسبەتێکی هەرە گەورەیە لە بەدیهێنانی عەدالەت بێگومان کاک ئومێدەوە ڕاستیە بە عەدالەتەیە لە قانونەکە لەبەرەوەی بە شێوەیەکی یەکسان سەیری هەموو ئەو کەسانی کردووە کە مکەلەف بخدمە عامان و لە کەرتی گشتی و حکومیدا کار دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبێ ئەگەر هەرێمی کوردستان جیاکەم و ڕەنگە بۆ عێراق ئەو حاڵەتەی تۆ باسی دەکەی لەمڕۆ پاش ئەو حاڵەتە حاڵەتێک بێ جێگای ئەوە بێ کە دەستخۆشی لێ بکرێیانەوەتە خۆشحاڵیەک بە و هەموارکردنەوەی هەبێ بەڵام ئەگەر سیرەکەی چێ قەرەبووی ڕابردوو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکاتەوە لە 2015ەوە مەسەڵەن پلە بەرزکردنەوە ڕاگیراوە خۆتان دەزانن یەکێک لە بنەماکانی ئەو تعدیلکردن ئەوەیە کە با بڵێن هەر بە شێوەیەکی گشتی خانەنشینی لە عێراق و لە هەرێمی کوردستانە لەسەر گرەوەکە لەسەر موچەی بنەڕەتی دەکرێت من خەڵک هەیە دەنیاسم لە 2015ەوە پلە بەرزکردنەوەی ڕاوەستاوە ئەگەر باتایە بە شێوەیەکی تەندروست لە هەرێمی کوردستانە پلە بەرزکردنەوەی بۆ بکرایە ڕەنگە موچەکەی ئێستا 700,000 بنەڕەتیتی دەبووە 900,000 دینار ئەو حاڵەتە وای کردووە یعنی نەعەدالەتیەکەی ئەو قانونە ئەوەیە ئەگەر بەڕاستی قەرەبوو نەکرێتەوە کە بڕوام وایە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مقەسیرە بەرامبەر فەرمانبەرەکانی کە نەیتوانیوە یعنی ئامادەکاری نەکردووە لە حاڵەتی تعدیلکردن و دەرچوونی قانونێکی لەو شێوەیەدا فەرمانبەرەکانی لە زیاتی سوودمەند بن لێی زیانی لێ دەکەن و ئەوە وای کردووە کە ئەو پلە بەرز نەکردنەوەی کە لە نزیک بە 10 ساڵە ئەوە زیان بە فەرمانبەران دەگەیەنێ کە چێ قەرەبووی ئەوانە دەکاتەوە حاڵەتێکی تیکە کاگومێد یعنی لە عێراقا ڕەنگە حاڵەتێکی نۆرمالتر بێ بەوەی کە ئەوان سندوقی خانەنشینی سابتیان هەیە خۆ دەزانی هەموو فەرمانبەرێک هەموو فەرمانبەرێکە بڕێک لە بوچەکەی دەجێڕدرێتەوە دەچێتە ئەو سندوقەوە ئەو سندوقە پێویستی بە حکوومەت نییە بەڵێ هەڵبەتە دێمەوە لای بەڕێزت بەڵام بێگومان ڕاگرتنی تەرفیع یەکێکە لە زوڵمە هەرە گەورەکان لە ناو ژیانی وەزیفە بەڵام کە تەمەند ڕۆیشت خانەنشین دەکرێت بەم یاسایە بێ یان بەو یاسا کۆنە بێ کە پڕ بوون لە نەعەدالەتی خانەنشینەکە هەر ئەنجام دەدرێت لەبەرەوە بەم یاسایە بێکە نسبەتێکی زیاتر لە عەدالەتی و یەکسانی تێدایە باشتر و ڕاسترە دێمەوە لای جەنابەت کاک عەبدولقادر یەکێک لەو پرسوڕانەی لە ناو فەرمانبەرانی خانەنشینە زۆر جێگەی باسە مەسلەی مۆڵەتی کۆکراوەیە ئەوە مەسلەی ئەو موچە 12 موچەیە کە بەسەرێکەوە وەرێک ئەم بابەتە ئاڵۆزی و پەرشوبڵاوی لە زیینی فەرمانبەری ئێمەکە خانەنشینە بێ زۆر دروست کردن
ئەم بابەتە چۆنە یعنی بۆمان ڕوون بکەیتەوە عزیز نەبێت. طبعا موچەی مۆڵەتی کۆکراوە سەرچاوەکەی قانونی خدمەی مەدەنیە پەیوەندی بە قانونی تەقاعودیەوە نی واتە ئەکرێ من ئەمڕۆ طلبی ئیستیقالە بم بۆ دایرەکەم موافقەتم بۆ بکرێ و ئەو موچە وەرگرم ئەو موچی مۆڵەتی کۆکراوە واتە نەبەستراوەتەوە بە تەقاعودیەوە بۆکو حەقێکی تەقاعودی حەقێکی وەزیفیە تەنانەت بڵێ مەرجعی چۆنڵێ مەرجعی تەعەن لێدانیشی قەزای ئیداریە نە قەزای بڵێن تەمیزکە ئەو پەیوەندی بە قانونی تەقاعودی حتا قەزاکەشیان جیاوازە باشە ئەگەر سەرنج بین مۆزەفێ کاتێک کە ساڵانە یان مانگانە کە مەسە مۆڵەتی هەیە مۆڵەتەکە وەرناگرێ ساڵانە 36 ڕۆژی هەیە ئەم 36 ڕۆژە احتیمالە مۆزەفەکە وەری نەگرێت کۆ بێتەوە کەڵەکە بێ احتیمالە مۆزەفێکمان هەبێ کاتێک کە نزیکە بێتەوە لە تەقاعود نزیکەی 600 ڕۆژی هەبێت لەم 600 ڕۆژە بەپێی قانونەکە ئەم مۆزەفە موچەی کۆکراوی 180 ڕۆژی پێ ئەدرێت و ئەشکری مۆزەفەکە هەموو ڕەسیدی بەکارهێنا بێ 50 ڕۆژی مابێت ئەکرێ 100 مابێ بەڵام نابێت لە 180 زیاتر بێت کە کاتە 6 مان وڵەتی بێموچاشێتە ئەو چارچێوەوە یا پەیوەندی بەو بابەتەوە نیە باش کەواتە بڵین کە ئەڵێ 180 ڕۆژ تەمەن مشەڕی حسابی چی کردو حسابی کرد کە مانگ 30 ڕۆژە و ژیانی مۆزەفی لەسەر 30 ڕۆژ تەوقیت کراوە بۆیە ئەو هاتۆ ئەوی پێداوە ئەم بڵین بەپێی قانونەکە ئەڵەیە کاتێک کە مۆزەفەکە ئیحالەی تەقاعودیەکری ئەم پارەی پێ ئەدرێ بۆ ئەوەی تا ئەو کاتی دەستی ڕاگە بە حقوقی تەقاعودی ئەم دابراوە لەو 30 ڕۆژێک کە ژیانی لەسەر تەوقیت کراوە بۆی ئەم پارە ڕاستەوخۆ وەربگرێ هەتاوەکو ئەو کاتەی دەستی ڕاگە بە موچەی تەقاعودیەکەی باشە ئەمە بۆ ئەوەی کە لای بینەرانی بەشون بێ موچەی تا سنووری 6 مانگ بەسەریەکەوە وەرئەگرێت ئەمە پەیوەندی بەو شتەوە نییە کە پێڵن ئیکرامی نەخێر ئەمە تەنها بریتە لە پاداشتێک بۆ ئەو ماوەیە کە دەوامی کردو و غیاب نەبوو مۆڵەتی هەبوو ڕەسیدی هەبوو واتە قەرزێکە لای حکومت من دەوام کردووە کە شایستە بوو مۆڵەت کە مۆڵەتم نەکردووە دەوامم کردووە لە مقابلی ئەوە مشەڕی ئەڵێ من لە حەقیەوەی کە تۆ دەوامت کردووە و مۆڵەتت وەرنەگرتووە من پارەت ئەدەمێ وەکو قەرزێک وایە ئەمە بە زمانە عورفیەکەی ناو ئیداری پێوترێ ئیکرامی ئەمە پێوترێ ئیکرامی باشە کەواتە ئەم کەسە ئەمە وەرەگرێ بەڵام چۆن موچەی ئیسمی زەربی 6 ئەکرێت واتە ئەگەر فەرمانبەرێکمان هەبێ موچەی ئیسمیەکەی 500,000 دینار بێ ئەو کاتە ئەم 180 ڕۆژە ئەبێ بە 6 مانگەکە زەربی 500 کرێ تقریبی نزیکەی 3,54,000 دینار دەرەچێت ئەمە بە دوور و بەنزیک حەقی بە تەقاعودی و بە حقوقی تەقاعودیەوە نییە ئەمە هاتوو ئەمە یەک کەواتە موچەی مۆڵەتی کۆکراوە کە پێوتری کرامی 6 مانگە موچەکەی ئیسمیە بۆ مۆزەف سەرفەکرێ ئەو مۆزەفەی کە ڕەسیدی مۆڵەتی هەبێت ئیتر خزمەت تێرچەند بێ کێشەمانی بەڵام ڕەسیدی هەبێ ئەمە یەک قانونی تەقاعودی موحەدی 2014 هاتۆ بابەتێکی نوێی هێناوەتە ناو وەزعەکەوە کە پێشتر نەبوو لە تەشریعاتی تەقاعودیە هاتووە وەکو وەفایەک وەکو پێزانینێک وەکو ڕێزێک بۆ ئەو مۆزەفەی کە 25 ساڵ خزمەتی کردووە لە ناو موئەسەساتی حکوومەتە بڕیاری داوە بەوەی کە ئەم مۆزەفە 12 موچە و دەرماڵەی پێ ئەدرێت 12 موچە و دەرماڵە مەرجە 25 ساڵ خزمەتی هەبێ آخر موچە و دەرماڵەی چەند بۆ بۆن من ئەم ساڵ کە تەقاعود بوو موچە و دەرماڵەکەم گەیشتوێتە 1,500,000 کەواتە 12 موچەی 1,500,000 پێدرێت کە کاتە 18 ملیۆن دینار ئەمە پەیوەندی بە ئەوەنی مەرگرە و شەشە مۆرگرت ئەمەم نادەنێ نەخێر بە دوور و نزیک ئەم بابەتە پەیوەندیان بە یەکەوە نییە دوو قانونی جیاواز تەنزیمی کردوون دوو تەکیفی جیاوازیان هەیە لەمەیانە مەرجە کەسەکە 25 ساڵ خزمەتی هەبێ ئەگەر 24 و نیوی هەبوو شایستەی ئەم مکافئەی نیایی خدمەتە نابێت دەنا شایستی ئەو 6 مانگی موچە ئیسمیە بێت کە بە عورفی خۆمان پێوترێ ئیکرامی کەواتە ئەمە فەرقەکانە لە بینی ئەم دوانە و پەیوەندیان بە یەکەوەنی بڵێ ئەگەر من ئەمە وەرگر شمولی ئەوە ناکەم یان ئەوە وەرگر شمولی ئەمە ناکەم مۆزەف بڵێ ڕەسیدی هەبوو 6 مانگی خۆی وەرەگرێ 25 ساڵیشی هەبوو ئەم 12 موچەی وەرەگرێ بە دەرماڵ و بە هەموو شتێکەوە باشە کاک عەبدولخالق تر لەو شتانی کە جێگەی پرساویش گرێبەستەکانە بەڵێ هەیە گرێبەستە ئەمە خانەنشینی شمولەکە یعنی ئێمە بەتابەت لە کوردستان ئەم حاڵتەمان زۆر هەیە بۆ نمونە هەمانە 15 ساڵە گرێبەستە و نەبووە بەڕەسمی 16 ساڵە گرێبەستە و نەبووە بەڕەسمی و کاتی خانەنشینیشی هاتووە ئەمە مافی دارایی هیچ شمولەکە قانونەکە یەکێک لەو خزمەتانەی کە دایناوە بۆ مەبەستی تەقاعودی ئەژمارەکرێ بردیە لە خزمەتی فەرمانبەری گرێبەست بەڵام کێشەکە چییە لێرە کە بەداخەوە
ئەم وەزەفە گرێبەستانە وەزارەتی دارایی لە کاتی خۆیان تەوقیفاتی تەقاعودی لێ نەبڕێون و خۆشتە زانی هەر خزمەتێک تەوقیفاتی تەقاعودی لێ نەبڕابێ بە خزمەت ئەژمار ناکرێت بۆ غەرەزی تەقاعودی. بۆیە ئەبێ وەزارەتی مالیە چکە بەڕاستی ئێستا من لە ماوە تەلەفۆنیان بۆ کردم وەزەفێکی 18 ساڵ خزمەتی گرێبەستی هەیە و تەمەنیشی لەسەر و 6 واتە ناتوانێت لە وەزیفە بێنێتەوە. مەسیری چی لێت؟ مەسیرەکەی ئەبێ ئەوە بێ وەزارەتی مالیە ناچار ئەبێ بێت تەوقیفاتی تەقاعودیەکەی لێ وەربگرێ بۆ ئەوەی شایستەی حقوقی تەقاعودی بکات. بۆیە مۆزەفی گرێبەست خزمەتەکەی بەڵێ بۆ غەرەزی تەقاعودی بە دەقی سەری هاتووە بۆ غەرەزی تەقاعودی ئەژمارەکرێ و تەنانەت ئەو مۆزەفەی ئەگەر بێت و گرێبەستەکەشی فەسخ بکرێتەوە بەڵام 5 ساڵ خزمەتی هەبوو هەر شایستی موچەی تەقاعودی ئەبێت ئەگەر تەوقیفاتی تەقاعودی دابوو. ئەوەی شەکە لەو ئیمتیازانەی تر کە بە فەرمانبەری گرێبەست درا و قانونەکە بە سەریحی معالەجەی ئەم بابەتەی کردووە. ئەگەرمەوە سەر ئەو حاڵتی کە باست کرد مەسەلەی کەم ئەندامبوون لە کاتی پیشەیە لە کاتی وەزیفەیەکی حکومیە ئەمە لە ناو وردەکاری قانونەکەیە چۆن مافی بۆ گەڕاوەتەوە؟ قانونەکە بە وردی من پێم خۆشە بە وردی ئەمە باسکەم چونکە لەوەچێ زۆر کەسە بێ ئەم حەقەی پێشتر وەرنەگرتووە. من خۆم پێشتر شتێکی نوێیە و کەسەکە بەهۆی وەزیفەوە کەمەندان بووە کەسە بۆ من ئاگام لێ بۆ لە ڕێگا چۆ بۆ دەوام وەرگڕاوە سیارەکەی تووشی بەڵێن پەکەوتنی لە 100 بووە. ئەم مشەڕی هاتووە بە 3 جۆری جیاواز مامەڵی لەگەڵم بابەتانە کردووە. جۆری یەکەمیان پێی ئەوترێ مکافئەی عەتەڵ واتە مکافئەی پەکەوتەی مکافئەی عەجز. ئەمە چییە؟ مکافئەیەکە یەک جارە درێ بەو کەسەی کە تووشی کەم ئەندامی بووە پەکەوتەی بووە بە مەرجێک پەکەوتەکەی لە 165 کەمتر نەبێ تا لە 100. ئەم کەسە مکافئەیەکی پێدرێ چۆنە مکافئەکە؟ موچەی ئەخیری واتە ئاخر موچەی کە وەری تۆ موچەی بنەڕەتیەکەی لێکدانی 12 ئەکرێ لێکدانی هینێکەکرێ لێکدانی 12 کرێ لێکدانی ڕێژەی هینەکە ئەکرێ ڕێژەی پەکەوتەیەکە ئەکرێ واتە ئەگەر مۆزەفێکمان هەبێ 362,000 موچەی ئیسمەکەی بێ لێکدانی 12 کرێ لێکدانی بۆ منە نیسبەتی عەتەڵەکەی مەسەلەن سا 75 ئەو کاتە چەری بۆ دەرەچێت 3,250,000 دینار وەرەگرێ. ئەمە ئیتر بەدەل لەو مکافئانەی تر کە مافی هەبووە وەری بگرێ بۆ من 25 ساڵی بۆ حەقێتی مکافئی نیای خدمە وەرگێت. موچەکەشی بە هەمان شێوە تەبان موچەکەشی بە پێی قانونەکە بڵێن دەرماڵی بڕوانامە و دەرماڵی غەلای مەعیشی و موچەکەشی بە پێی قانونەکە بۆ تەنزیم کراوە. ئەم مکافئە لە دەرەوەی پەیوەندیشی بە مکافئی نیای خدمەوە پەیوەندیشی ئەکرێ مۆزەفێکمان هەبێ 25 ساڵ خزمەتی هەبێ موچەی مەڵەتی کۆکرا وەربگرێت. ئەمە یەک موچەی مکافئی نیای خدمە وەرگێت 12 ئەمە دوو مکافئەی عەتەڵ وەربگری ئەمە سێ چکە هیچیان وەقفنی لەسەر مکافئەی عەتەڵ تەنها عەتەڵ بوون یان کەم ئەندامبوونی بەشێک لە جەستە ئەگرێتەوە یان جۆرەکانی تری زیان بەرکەوتن ئەگرێتەوە لە ناو خزمەتی وەزیفە ئەبێ بە تەقدیر توبی کەسەکە لە 165 تووشی کەمەندامی بوو بێ بەهۆی وەزیفەکەیەوە یان لە بەرەنجامی وەزیفەکە کە چووە بۆ دەوام و هینی کردووە. ئەوە تەقدیر توبی ئەو بڵین تعلیمات ڕێژەکە لەوە کەمتر بوو شمولی ناکە باشە کەواتە مۆزەفە ئەمە وەرەگرێت. دوو ئیمتیازی تریش وەرەگرێت ئەگەر هاتوو ئەم مۆزەفە طبعا دوای کە موچەکەی بۆ حساب کرا بۆ نەموچەکەی بە پێی قانونی تەقاعودیەکە بە پێی مادەی 21 بۆ حسابەکرێ و دەرماڵی غەلای مەعیشیشی بۆ حسابەکرێ و دەرماڵی ڕۆنامەشی بۆ حسابەکرێ. ئەگەر هاتوو ڕێژەی پەکەوتەیەکەی لە 100 بوو هەموو مانگێک منحەیەکیشی پێدری ئەچێتە سەر موچەی تەقاعودیەکەی. چۆن؟ ئەگەر مەسەلەن لە 100 پەکەوتەی هەبوو لە 35 دوهەمین موچەی ئیسمیەکەی باشە زەربی چەنەکرێ طبعا لێرە زەربی لە 135 هینەکەی موچەی بنەڕەتیەکەی زەربی لە 135 ئەکرێ چەند نیسبەتێک دەرەچێت ئەو نیسبەتە 150,000 دینار ئەگەر کەسەکەم مۆزەفێکمان هەبێت 429,000 دینار موچەی بنەڕەتی بێ زەربی لە 135 ئەکرێ ئەکاتە 152,000 دینار. ئەم 152 ئەبێ بە بەشێک لە موچەکەی هەتا ماوە لە ژیانی خۆیان هەتا ماوە بۆ چکە ئەمە وەکو وەفایەک ئەم کەسە لە 100 کەمەندان بووە بۆکو کەسێکی تر نییە کە ساغ بێت و موچەی هینە بێ فەرقەیە لە بینی ئەم دوانە هەتا ئەمە عەدالەتەکەش لێرە هەیە واتە کەسێک کە کەمەندا بۆ لە 100 بەهۆی وەزیفەکەی و کەسێکیش کە تەقاعود بووە نابێ موچانوەکو یەکوابێ مشەڕی هاتووە جای کردوێتەوە. ئەمان ئەگەر موچەی بنەڕەتیەکەی 429,000 دینار بێ زەربی لە 135 ئەکرێ بۆن منە 150,000 دیناری ئەچێتە سەر موچەکەی جگە لەو موچانی تری کە هەیەی ئەمە یەک. ئەگەر هاتوو لە 100 کەمتر بوو ئەو کاتە لە 135 وەرەگیرێ زەربی لە 100 ڕێژەی نیسبەی عەجزەکە ئەکرێت وازەحە بۆ لە 175 عەجزی هەیە
ئەو کاتە لەبری ئەوەی لە 150,000 بچێتە سەر موچەکەی بەو ڕێژەیە ئەچێت بۆ نوێ بێ بە 112,000 دینار کەواتە لێرە ئەم وەزەفە کە تەقاعد بووە کەمەندان بووە لە 175 کەمەندان بووە 112,000 دیناری لە هەمان برادەرەکەی خۆی زیاترە موچەکەی کە بە ئاسایی تەبیعی تەقاعد بووە و هیچ عەرز و کەمەندامیەکی نییە کە ئەمەش بەڕاستی عەدالەتێکە بۆ ئەم کەسە لە ئەسنای وەزیفە وای هاتووە مشەڕێ هاتوو ئەم حەقی پێداوە. بەڵێ کاک عەبدولقادرێکێک لەو شتانی کە جێگەی پرسیارە ئەویش ئەوەیە کە لە کاتی حسابکردنی مافی خانەنشینە هەیە دیبلۆمی هەیە بۆ نمونە بە کادرۆسیە معلومە بۆ نمونە دیبلۆم لە 150 بە کادرۆس لە ئەوەندەیە ئەی ئەوانەی لە خوار دیبلۆمەوە بۆ نمونە ئامادەی هەیە یا سی ناوەندی هەیە ئەمە لە قانونەکەی مشەڕێ بەس لە هینەوە حسابی کردووە بەس لە مەحەد حسابی کردو واتە خوار ئەوەی حساب نەکردو ئەگەر خوار ئەوە بێکی بۆ لەخوا هیچ دەرماڵی بڕوانامی بۆ حساب ناکرێت تەنها دەرماڵی غەلای مەعیشی بۆ حساب بکرێت تەنها دەرماڵی بەڵام دەرماڵی غەلای مەعیشی ئەمە زۆر گرنگە ئەو کەسانەی بە گوێرەی یاساکە ئەو کەسانەی کە بە موچە و دەرماڵەوە تەقاعد ئەبن بۆ نمونە ئەساتیزەی جامیعە و سەفیرەکان ئەندامانی داواکاری گشت و دادوەران ئەو کەسانە کە بەم شێوە واتە بە دەرماڵە و موچەوە تەقاعد دەبن دەرماڵی غەلای مەعیشی نانگرێتەوە واتە ئەمە ئیسیتنایە بۆ ئەوان سەرف ناکرێت تەنها بۆ کەسانە سەرفەکرێ کە بە موچەی ئیسمیەوە تەقاعد دەبن واتە ئەو فەرقە و جیاوازی لەو بەینە هەیە. تێگەشتم کاک سرود ببوورە ماوەیەک لەمان دابڕایت ئەگەرم وڵای بەڕێستان من پێم خۆشە سەرنجی بەڕێستان سەبارەت بە شایستە داراییەکانی ناو یاساکە ئەوەی کە بۆ خانەنشین بە ڕەوا بینراوە و لە سەرانسەری عێراقا جێبەجێکرێت لەگەڵ کاک عەبدولقادر گەلێک پرسمان تاوتوێکرد پێم خۆشە تۆ چی ئیزافەتەیە لەسەر ئەو پرسانەکە بەلاتەوە گرنگ بێ باسی بکەین. وڵا کاگومێت دەستی کاک عەبدولقادر خۆش بێ ئەو ڕوونکردنەوەی دای زۆر گرنگ بوو لەبەرەوەی ئاگدارین یعنی حتا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی نازانم بەس حکوومەتی هەرێمیش هەتا ئێستا و پرسیار ئەو وەڵامانەی کاک عەبدولقادردا و ڕوونکردنەوەی دای زۆر گرنگ بوو لەبەرەوەی خەڵک بەڕاستی پرسیاری هەیە و هیچ وردەکارێک بە خەڵک نەگوتراوە تەنها گوتراوە فۆرم پڕکەنەوە و وەرن دەست بە مامەڵی خانەنشین بوونیان بکەن. من حەزم لێ کاک ئومێد لەبەرەوەی کاک عەبدولقادر زۆر بە وردی باسی بابەتەکانی کرد دەستی خۆش بێ ئەو ڕوونکردنەوەی دای من دەمەوێت زیاتر بەڕاستی لەسەر شتی تر قسە بکەم ئەوەی کە لە دەرەی وردەکاریەکانی کاک عەبدولقادر میوانە بەڕێزەکە تەبعاً کاک ئومێد ئەوەی کە باسی کرد هەمووی لە ڕووی واقعیەوە لە ڕووی قانونەوە تەواوە ڕەنگە ناڵێم هیچ کەم و کوڕێک لە یاساکەدانە بەڵام خەڵک ئەمڕۆ ناحەقی نییە زۆر جارەیە پرسە قانونیەکان تێکەڵی مەسائلی سیاسی دەکرێن و ڕەنگە لەو قانونەی کە ئەو مشەڕێعکە ئەو وردەکاریانەی داناوە وەکو میوانە بەڕێزەکەت باسی کرد کە جۆرێک عەدالەت هەیە لە ناو یاساکەدا بەڵام بڕوا بکە من بە زمانێکی سادە دەڵێم هەمووی یعنی یەک بنەمای تر هەبوایە کە بیگوتە ئەو توێژەی کە خزمەتێکی زۆری کۆمەلگایان کردووە خزمەتێکی زۆری کەرتی گشتیان کردووە بە ئەزمونونەکانی خۆیان بە تەمەنی خۆیان نابێ موچەکانیان بابرێن ئەو داراییەکە ئەو بەشە داراییەکە ماگانە پێیان دەدرێن نابێت تێکەڵی ململانەی سیاسی بکرێن ڕەنگە ئەوە هەر بۆ خۆی هەموو مۆزوعەکانی باشتر ئەوە دەکردی یعنی چۆن دەڵی قوفڵ دەکرد بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە هەموو ئەو پرسانێک کە خەڵک دڵی پێخۆشە جارێت تێکەڵی ڕووداوێکی سیاسی دەکرێت تێکەڵی پرسێکی سیاسی دەکرێت وای لێ هاتووە خەڵک لە ئایندەی خۆی دڵنیان نییە و ئەو توێژە گرنگەی کە ئەمڕۆ جەنابەت بەرنامەت بۆ کردووە گرنگیت پێداوە دەستتان خۆش بێ وای لێ هاتووە کابرێک ینی خەڵک دڵی پێخۆش نییە و عیبینە مافەکانی دیارە بەڵام لە ڕووی عەمەلیەوە نایەتەوە بابەتە. بەڵێ کاک سرود پێشتر جەنابەت باست لەوە کرد کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یا لە 9 ساڵی ڕابردوودا لە سەرەتای 2016 تا ئێستا تەرفیع ڕاوەستاوە بێگومان ئەمە دەوری گەورەی هەیە لەسەرەوەی کە بە موچەیەکی کەم خانەنشینە بێ و بە حەقیقەتیش نەعەدالەتێکی زۆر گەورەیە و خەڵقی قانونی خدمەی مەدەنیە. پرسیارەکەی من ئەمەیە لە ڕووی یاساییەوە چ ڕێگا و شوێنێک ئەکرێ بگیرێتە بەر بۆ ئەوەی لەم قۆناغەدا لە ئێستاە لە ساڵێکی ترا دەرفەتی حسابکردنی ئەم مافە هەبێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت چی بکرێ چ جوڵەیەک بکرێت بە ئاسالیبێکی یاسایی.
بێگومان کاک ئەمڕۆ خۆ دەزانی لە دادگای ئیتیحادیمان هەیە و زۆر لەو مۆسوعانەی کە لە هەرێم یەکلان نەدەبوونەوە هەست دەکرانە عەدالەتی تێدایە سکاڵەکانی خۆیان دەبرداوێ و بەشێکش لەو سکاڵایانە شوێنی شیاوی خۆی گرتو و زۆرێک لە تعویز و قەرەبووی ئەو واقعانەی جێراوە و بەسەر ئەو دەسەڵاتداری تێشتا سەپاند کە تۆ نەعەدالەتیت کردووە دەبێت بێتەوە سەرسکەی خۆی ئەمە یەک لە ڕێگاکانە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بارێک بدۆزێتەوە بەوەی قەرەبووی ئەو واقعە بکاتەوە کە کەسێک بە تەمەنی خۆی بە ئەزمموی خۆی لە زیاتیەوەی با بڵێ قەرەبوو بکرێتەوە و گرنگی پێ بدرێ هەڵبستێ مافەکانیشی لە ئەنجامی مەسەڵەن کۆمەڵێک بڕیاری ناتەندروست کە دەسەڵاتداریەتێک دەیدا تووشی گرفتاری بوون دەبێت ئەمە چا بکرێتەوە ڕێگاکان وەکو گوتم هەر تەنها ڕێگای قانونیە و ڕێگای قانونیش ئەمڕۆ بالاترین دەسەڵات دادگای ئیتیحادیە کە دەتوانێت کۆمەڵێک کێشە یەکلا بکاتەوە لە هەما کاتدا کاگومێت ئەوەشم پێ زۆر گرنگە بەڕاستی بڵێم ئەوەی کە گوتم کێشەکانی ئەو قانونە ئەو هەموارکردنەوەیە ڕەنگە بۆ هەرێمی کوردستان زیاتر بێ یەکێک لەو مەسەلانە بوو کە تازە بەڕێز پرسیارە لێ کرد کە پلە بەرزکردنەوە ڕاوەستاوە حاڵەتی دووەمی ئەوەیە بەڕاستی من نازانم مەتا ئێستا ئەوە پرسیارە پێ بخۆشە لە میوانە بەڕێزەکەشتی بکەیت بەڵکو ئەو معلوماتێکی لە ئێمە زیاتریە بێ کە من نازانم سندوقی خانەنشینی هەرێمی کوردستان لەکوێیە وەچێ سەرپەرشتی ئەو سندوقە دەکا و ئەو سندوقە داهاتی ساڵانەی چەندە و سەرفیاتی چەندە من هیچ زانیاریەک هەچەندی بەدوای گەڕان نازانم ئەوە لەکوێ ئەوە وای کردو دەبێتە زۆرێک لە قەلەقی بۆ با بڵێن خانەنشینانی هەرێمی کوردستان و لەگەڵەوەشدا پرسی دیکەش هەیە بەڕاستی من پێم خۆش بوو ئەو ڕووکردنەوەی کە میوانە بەڕێزەکە دەیدا ڕەنگە خەڵک زیاتر حەزی پێم خۆشە کاتەکە بەو بێ بۆی ئەو ڕوونکردنەوەە بدە من خۆم دەزانم چەندان خەڵک پرسیار دەکات نازانێت چێت دەڵێ کاکە لە ڕێگای وەتساپەوە بۆ فەرمانبەرەکانمان هاتووە بۆ دایرەکان هاتووە کە ئەو فۆرمە پڕکەنەوە هیچ بە نووسراو نهاتوە ڕوونکردنەوە بدا وردەکاری بدا لەسەرەوەی ئەو بارودۆخەی کە لە هەمواری قانونەکەدا کراوە یعنی قازانجەکانی چیە ڕێنمایەکان چیە وردەکاری و تەفاسیلی ئەو قانونە چییە ئەمانە هەموو گرفتی سەرچین بەداخەوە تەمەنا دەکەم لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارێتی خەمی جدی لەو بابەتە بخوا و لێ نەگەڕێ ئەو خەڵکانی ئەو خزمەتیان کردووە بە تەمەنی خۆیان بە ئەزمموی خۆیان لە دوای ئەوەی کە خاننشین دەبن تووشی دۆخێک ببن کە لە ئایندەی خۆیان لێ دیار نەبێ و لە ڕووی دەرونیشەوە و من کاگە ئەومێت حەزم لێ حقەتەش باس کەم کە بەڕاستی ئەوانە لەگەڵەوەی کە خاننشین دەبن بە معنای ئەوە نییە کە کۆتایی بە پێویستی کۆمەلگا پێویستی بەوانە نەماوە و ئەوانە خەڵکێکن دەکرێت بەڕاستی ناوەندێکە بێ بۆی ئەوانە هەمیشە ئەزمونونەکانی خۆیان ئەو بۆشایانە پڕ بکاتەوە کە لە دوای خۆیان بەجێ دەیەڵدرێت دەورات بکرێتەوە دەوراتیان پێ بکرێتەوە گرنجیان پێ بدرێ ئەمانە کۆمەلگا ینی طبقەیەکی ڕێز لێ گیراون بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر پەیامێک وتەیەکت ما بێ بەلاتەوە گرنگ بێ بێڵەی بفەرموو وڵا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی زووم پێم خۆشە گرنگی بەو بابەتانەدا ئەمانە بابەتی گرنگن بەڕاستی ئەوە ینی پرسێکن بەڕاستی لە ڕووی ئەخلاقی و نیشتیمانی نەتەوەیشەوە گرنگن زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ جەنابێت کاک عەبدولقادر ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو بفەرموو ئەگەر بەر لە تەواو بوون شتێکت پێ گرنگ بێ بتێ بیگەێنی سپاسانەکە من سوپاسی کاکتر و دەکەم ئاماژەی بە مولا حەزەیە کرد حەزەکەم ئەگەر کاتە بێت تەوزیحێکی لەسەر بەم بابەتی ئەوەی ئەم شتانەکە باسی یەکەین زۆر جەم ڕۆژانە پرسیارم لێکرا ئەدرێت ئەم یوارە بڵێم شۆکی برادێک تەلەفۆنی بۆ کردو بەڵێ هەر بەڕازم شتانەی کە تۆ باسەکەی ئەدرێت واتە مشکلەکە لەوایە متمانەیەک نییە لە بینی هاوڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە کە واقعی لێکەوتۆ هەم فەرمانبەر چاوەڕێەوە ناکە مەسەن تەسەوری ناکە بەسەر یەکەوە مەسەلەن هەژدە موچە وەربگرێم جاری وایە لەوەجە کەسەکە ئەم موچانە و مکافئی نیایی خدمانە بچێتە نزیکەی 40 میلیۆن دینارێک بۆیە گرنگە لێرە حکومەتی هەرێمی کوردستان جارێکی تر لەگەڵم بابەتانە هاوڵاتیانی خۆی ئاشکاتەوە بەڕاستی و بە بڕای من خەریکن ئەمان لەگەڵ حکومەتی عێراقیە ئەم بابەتە تاوتویەکەن کە ببێ بە قەزەیەکی عێراقی هەرچەند من ئەم لە حەزە زۆر گرنگە باسی بکەم ئێمە بەم یاسا لەبەروی پەرلەمانی کوردستان وەک لە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیش هاتووە کە ئەڵێ لەبەر ئەوەی یاسای تەقاعودی نەبووە خەچکۆ یاسای تەقاعودی یاسایەکی ئومە ئەساسیە حکومەتی عێراقی یەکەم یاسا لە ساڵی 1920 کە دەری کردووە لە یاسا بیدایەتەکان تەقاعودی بووە وانە هەستیارە یاسایەکی فەرعی نییە
کە ئەمان دەریان نەکردو ئێستا ئەگەر وریان بڵین بەم یاسا بڕۆین ئەچینەوە بۆ پێشنەوە تو یەک کەستنوق دەچێتە بەغا هەیئی تەقاعودی دەچێتەوە بەغا بڵین معاملاتە دەچێتەوە بەقیسا لە ماوەزارتی مالی ڕوونکردنەوەیکی بڵاو کردبووە لینکێکی دانابوو ئەڵێ بۆی بینێر بۆ کەس و کاری شەیدان پلێک و پلە دوو بۆی بینێرین بۆ وەزارتی دارایی عێراق موافقەت کە واتە تۆ ناتوانانی موافقەتیش بۆ ئەمە بکەیت کە ئەمە بەڕاستی مشکلەیە بۆیە بە بڕای منە کاتێکم قەزیانە بچێتەوە بەغا لەوەچە جۆرێک لە لای هاوڵاتی کە حەزناکەم ئەمە بڵێم جۆرێک لە ئیتمینانی بۆ دروستەوێت لەوە مافەکەی بۆ بێوگلەوەی کە چەند ساڵە لێرە و مافانێکمان بەڵێ زۆر سپاس کاک عەبدولقادر ساڵح شارەزای یاسایی و بەڕێز سرود شاخستانی شارەزای یاسایی نێودەوڵەتی لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس کاک سرود بینوانی بەڕێز ئێمە بەرنامەکەمان تەواو بوو هیوادارین بەرنامەکە وەڵامی بەشێک لە پرسیارەکانی ئێوەی دابێتەوە ڕێز و قبول فەرموون